29 ساڵ بەر لە ئێستا لە ڕۆژێکی سارد و بەفرامباردا لە ڕۆژی نۆی ئاداری ساڵی 1991 ڕێخستنەکانی ناوشار بە هاوکاری هێزەکانی پێشمەرگە سەرپەرشتی ڕاپەڕینە شکۆدارەکەی شەقڵاوەیان کرد. هاوشانی جەماوەر تواندرا لە چاوتروکانێکدا دام و دەستگا داپۆسێنەرەکانی ڕژێمی بەعەز کە ساڵانێک بوو خەڵکی شەقڵاوە و دۆڵی خۆشناوەتیان دەچەوساندەوە و دەربنێن و ئەو شارە ئازاد بکەن. کە 5 مانگ و لۆ 6 مانگ پێم وایە لەوێ ڕانیە گیرە کە ڕانیە گیرە کاکۆسرەت و شەهید کارزان و یادی بەخێر هەموو ئەو برادرانەی کۆنەکان شەهید ڕێباز و ئانەمان دیت لەوێ. ئیتر کارزان یەک لەو شەهیدانەی کە قارەمانانە لەوێندەر زۆر حەزی لێ بوو کە برادرەکانی خۆی دیت گوتی حەزەکەم ئاگاداری منیش بن پێکەوە مەسەن دەچینەوە گوتم ئەمە هاتوینەوە پێکەوە دەچینەوە بزانین کاکۆسرەت چما پێ دەرێ. کاکۆسرەت بەڕاستی گوتی حێل و عەشیرەتی خۆشناوەتی مادام لێرەن هەمومان پێکەوە دەچینەوە. ئەمەش گوتمان کاکۆسرەت بەڕاستی بەو لەگە برادران گوتمان با بچین پێش ئەوەی بکەین پێشی ئەمگۆ بێن بچینە شەقڵاوەی پێش ئەوەی بکەین ئامادەکارێکی بکەین. گوتی نەخێر هەر پێویست ناکە هەمومان پێکەوە دەچینەوە تازە تەواو ڕزگاریە حقیقەت ئەوە قسەکانی کاکۆسرەتی بوو. چەند نامەیەکیان هێنا نامەک لەوانە لە بۆ من بوو. نامەکەیان کە گەیان دەیمە لە نامەکەدا نووسرا بوو سڵاو و ڕێزی شۆڕژێرانە داواتان لەکەین ئێوە وەکوشانە سەکدارەکانی بروسێک خۆتان و خزم و کەس و دۆست و لایەنگرانی خۆمان ئامادە بکەن بۆ ڕۆژی ئاهەنگ ڕۆژی زەماوەند. ئەو ڕۆژی زەماوەندیش هەر کاتێک ئێمە لە ڕادیۆ گەلی کوردستانەوە پێمان گوتن کە شەقڵاوە ئازادکە ئێوە یەکسەر دەبێت کارەکانتان ئەنجام بدەن لەسەر خەت بن و بە تایبەتی فلان ڕۆژ چاودێری ڕادیۆ بکەن. ئەو کاتێک کە باسمان کرد هەر کاتێک کە باسمان کرد کە شەقڵاوە ئازادکە ئێوە یەکسەر دەست بەکارە بن. ئازادکردنی شارۆچکەی شەقڵاوە یەکەم شوێن بوو لەسەر ڕێگای هامڵتۆن دەواازەیەکیش بوو بۆ ئازادکردنی شارۆچکەی مەسیف و شاری هەولێر و تەواوی شوێنەکانی دیکەی کوردستان بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. پێش ئەوەی کە ڕاپەڕنەکە دەست پێ بکە بەڕێز تەحسین کاوانی و کاک جەلال سۆرکانی و ئەوانە لە قۆڵی کاوانیان و سەرمەیدان و ئەوانە بوون. شەهید کارزان لە خەتی هیران نازەنین هات کە یەکەم شخص توانم برێم هاتەکەم بە حکمیەوەی دوکانێکمان لەوێ بوو کە گوت کاک تەحسین بارەگایەکانی عەزبی بەعس لێرە گوتم بارەگایەک لێرە هێ دوو ڕەفق عەزبی لێ بەڵام کە چوین کەسی لێ نەما بوو. ئیتر کە بەڕێکەتینەمە هاتین دەگەڵ پێشمەرگەکان و بڕێم هەتا جاشەکانیش کە وەگەرکەت بوون هاتبوون هەموو بوون جەماوەری خەڵکی مەتەقەڕانی ئەوانە زۆر دەگەدا بوو دەگەر ئەو هێزی پێشمەرگە هات بوون. خەڵکی ئێمەش بەبێ قسووری بەبێ جیاواز ینی ئەو کاتی ئەوەندە خەڵک یعنی تێنووی ئازادی بوو. برادێکم هات بە میوانی وتی نامەکی بۆ هینم نامەکەش لایەن تاسیکاوانی بوو. چم لە کاوانیان دیتیم و ئەو شتانە پێ ڕاگەدیم گوتی بە نیازیەوەینە و ڕاپەڕیم بکەین و خۆتان ئامادەن کرد. مش بۆ بەیانی بە ئاساس مەوعیدم بچم لە بەرەکەی بیبینم دیار بوو شتەکە پێشکەوت کە پێشکەوت ئەو ڕۆژە من ناو شەقڵاو ڕۆژێکی باران و سەختە زۆر بارانیشی زۆر بوو. ئەم نەمتوانێت بچمەوە کە هاتم شتەکە پێشکەوت کە هاتمەوە من یەکەم کەس هەڵێ لە بەستەکەتم ئەو منەزەمە لە خوارەوە پێ ڕاگەشتم 3 سیارەی سرێ مەغاوی لە مەسیف لە سپیکەواتن بۆ وەیرە هەموو لایەندا ئەو مەکتەبەی مامۆستا فەرات کاوانی دەگەر مام ئازاد برای کاک فەرادی و برای شەهید تەحسین کاوانینە لە دوایان ناردەم چوومە قەبرستانی پشت قەبرستانی بەرەکەی لەوێندەر لەگەریان دانیشتم و قسە و باسی وەزعی شەقڵاوە ئەوەمانم کرد گوتی ئاگادار بن نۆی سێ هەموو برادران ئاگادار کە نۆی سێ ڕاپەڕین ئەکرێت لە شەقڵاوە. 29 ساڵ بەر لە ئێستا خەڵکی شەقڵاوە بە پاڵپشتی هێزەکانی پێشمەرگەی کوردستان ڕاپەڕین و توانیان لە ماوەیەکی کەمدا تەواوی دام و دەستگاکانی ڕژێمی بەعەز و دەربنێن و ڕزگارکردنەکەش بە خوێنی دوو شەهید و برینداربوونی چەندانی دیکە تۆمار کرا. سەرباز محەممەد گەلی کوردستان شارۆچکەی شەقڵاوە.